بەڕێزان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕێکخراوەکانی چاودێری پرۆسەی هەڵبژاردن لایەنە پەیوەندیدارەکان پاش تەواوبوونی پرۆسەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەرێمی کوردستان ڕاگەیاندنی دەرئەنجامە بەلایەکان لەلایەن چاودێرانی ڕێکخراوەکان و کیانە سیاسیەکانی هەرێم بە بەڵگەوە ئاشکراکرا کە یاری بە دەنگ و ئیرادەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کراوە و گۆڕانکاری بە شێوەیەکی ئەلکترۆنی بەرنامە بۆ داڕێژراو ئەنجام دراوە لە بەرژەوەندی چەند لایەنێک لەسەر حسابی لایەنەکانی تر. ئەوەش هاوڵاتیانی تووشی نیگەرانیکی زۆر کردووە و مەترسی تێکچوونی بارودۆخەکەشی لێ دەکرێت. ئەمەش کۆی پرۆسەی دیموکراسی لە ناوچەکە خستووەتە ژێر پرسیارەوە بە جۆرێک ئاماژەکان بۆ ئەوەن جارێکی تر هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت هاوڵاتیان بەشدار نابن تێیدا. بۆیە ئێمە وەک ڕێکخراوەکانی گەرمیان داوا لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکەین بەپەلە چارەسەری کێشەکان بکات و پێداچوونەوە و ئەژماری دەستی بۆ دەنگی هاوڵاتیان ئەنجام بدرێت بە پێچەوانەوە کاردانەوەی جۆراوجۆر و پێشهاتی مەترسیدار ڕوو لە ناوچەکە دەکات.